پێشی هەفتەیەکێ لە بەغدا و بەسرایە چ چێبوو هەمان تشت ساڵە 2019 ئۆکتۆبرێ لێ جادەیەن عێراقیان جودا بە تایبەتی لە بەغدایە چێبوو لێوێ جارێ 23 دەمژمێران شەڕ و ئاڵۆزیان دۆم کرد وێ چاخێ بمەهان دۆم کرد دەخۆ پیشاندانên تشرینیدا زیدەتر ji 700 kesan bi guleyên rastaxû nerastaxû yên hêzên emnî hatine kuştin زیدەتر ji 17 xwepişanderan hatine birîndarkirin heta niha jî 3000 ciwan pekeftîne û li ser erebaneyan e di navberê de xwepişandanên tişrînî daxwazên wan yek bû yekê nehatine cêbecêkirin heta roja evrûkê jî ya hatiye cêbecêkirin wê çaxê tenê ji karkeftina hikûmeta Adil Abdulmehdî bû Iraq ber bi helbijartinekê dî ew jî pêk hat lê heta niha jî ew hikûmet nekariye pêk bihêtin لە ما دخوازم ji hêjayê Beşar Naîmî çalakvanê xwepişanderên tişrînî bipirsim li stûdiyê li gel min e hêjayê Beşar gelek bi xêratê Kurdistan 24 piştî erbεîniyê hûn dê vegerna xwepişandana حياك الله تحياتنا سپاسی ئێوە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم لە ڕاستیدا تاوەکو ئێستا دەربارەی تیاری سەدری مەشەدێکی بڕوا پێ نەکرابوو کە کشانەوە و ئەمەنامەیەکی ڕوون و ئاشکرا بوو نەبوونی خۆپیشاندانەکان هەتا خۆپیشاندانی ئاشتیانە یاخود ناڕزایی هو ستي انا قاعد اشرح لك هذه الجزئيه من دەمێ ئەوەت بۆ ڕوون بکەمەوە تشرین وتەکەی گوت کە لە دوای ئەو ڕوبەڕووبوونەوەی کە هەبوو لەلایەن سەدرەکان دژی ئەمەی کێستا هەیە سیستەمی سیاسی تشرین نامەکەی وە قسەکەی دیارە دەڵێ هەموو سیستەمی سیاسی گەندەڵکارە بەبێ ئەوەی هیچ جیاوازیەک بکا لە نێوان لە لایەنە سیاسەکان یاخود حکومەتی ئێستا هەیە كلامها كان واضح قسەکەی ڕوون و ئاشکرایە ئێمە وەکو تشرین دەنگی خەڵکین ولكن بەڵام إذا كان التيار الصدري ئەگەر هاتوو تیاری سەدری هەوڵ بدا کە ئەوە بکات کە تشرینیەکان دەیان کرد ناتوانین ئەمە قبول بکەین چونکە دەنگی عراق دەنگێکی ڕوون و ئاشکرایەوە هەروەها عملی سیاسی لە 2003 تاوەکو ئێستا ڕەت دەکاتەوە سەدری دەنگی تشرینیان جی بێدەنگ کرد ئێداخوازên هەوە چ لێ هاتن خۆپیشاندانên هەوە بوو هەندێک ئارمانجا بوون ئارمانج نەهاتنە جێبەجێکردن ڤایا چارچوڤە تیار تەنسیقی هەوڵاپێکینانە حکوومەتێ دەدا هەڵویستاوە چییە؟ لە ڕاستیدا تاوەکو ئێستا ململانەیەکان بەردەوا من هەندێکیان دەیانەوێت کاڵە بژاردننی پێشوەختە بکرێ و هەمان حزبە سیاسیەکان بێنە پێشەوە شتێک ناکەن هەندێک ناو دەگۆڕێ بەرژەوەندیەکانی حزبە سیاسیەکان کە ئێستا هەن لە بەرژەوەندیاندان یەکە بچنەوە هەڵبژاردن چونکە دەنگەکانیان لە دەست دەدەن دەیانەوێت بە ڕێگەیەکی دیکە تەوافق بکەن بگەن بێک دەربارەی خەڵکیش قسەکەی ئێمە ڕوون ئاشکرای پێمان گوتووە ئێمە داواکاریمان وەکو تشرینیەکان ئەوەیە کە منزومەی سیاسی هەمووی نەمێنێ قانونی حزبە سیاسیەکان کارا بکرێت کە ئەمە لە مادەی 36 دیاری کراوە لە قانونی حزبەکان وا دەکات کە دەم و چاو خەڵکی زیرەک و کاری ڕاستەقینە لە داهاتوودا بێتە پێشەوە ئێمە خۆپیشاندانمان هەیە لە یەکیداوە پێ گوتمان دوو ڕۆژ پێش ئێستا مەوقفی خۆمان دیار کرد وەرەوە خۆپیشاندانمان هەبوو دووبارە کەی دەست پێ دەکەنەوە 15,000 کەس بوون هاتینە سەر جادەکان ئەگەر گوێم لێ بگریت دوو ڕۆژ پێش ئێستا هاتینە سەر جادەکان لە گۆڕەپانی نسوور و ڕامان گەیاند کە دەبێ نیزام بکەوێت وە سلۆگانەکانمان دیارە نابێ ئێران حکومی عراق بکات و ئەوەشمان ڕاگەیاند کە
یەکی ئۆکتۆبەر خۆپیشاندان دەکەین جماهيرية خۆپیشاندانێکی ڕاستەقینەی داخوازن خەڵک داخوازت صدرن یان جودانە لا لا نانە داواکاری ئێمە ئەوانن کە لە تشرین هەبووە لەسەر مەبدیەکەنی چنە؟ خۆمان جێگیرین بکورت بس يعني حقيقة أولا لە ڕاستیدا یەکەمیان کەوتنی سیستەمی سیاسی هەمووی بەیەکەوە مواد دووەمیان تعتقد ڕاستکردنەوەی هەندێک مادەی دەستوری حکوومەتێکی ڕاگوزەر و محاسەبەکردنیوانەی کە ماڵی خەڵکیان دزیوە ئەوانەی خەڵکی عراقییان کوشتووە و زۆر داواکارین بەڵام ئەمە گرنگترینیان داخوازن بوون صدرن چارچوبەیە هەماهەنگیە هیچ داخوازێک شوەکریەک و دەست خۆپیشاندانە نەکەن یانژی بە ئاوایەک ژە ئاوایان هەوەڕازی بکەن الإطار التنسيقي بحد چوارچەوەی هەماهەنگی تاوەکو ئێستا اللغة لغة ئێمە دەزانین زمانی گەفکردن و زمانی فشار ئەوەی کە ئێستا هەیە گفت و گۆ بەو شێوازە ناکرێ هەموو کاتێ دەیانەوێت کە هو الداعم الجانب أنه الداعم إلى العمل ئەوانەی کە ئێستا نوێنەرایەتی دەکەن دەیانەوێت نوێگەری بکەن و هەروەها دەرفەتی کار بدەن ئەگە بەڵام حکوومەت هەمویان ئاوا تاقی کردن کراونەتەوە پەرلەمان کۆبوو حکوومەت ئاوا کرد بچکەن هین تشرینی وموقفنا ثابت هو مووقفی ئێمە دیارە تظاهراتنا مستمرة خۆپیشاندانەکانمان بەردەوام دەبن تاوەکو کی منزومەی دە هەوا سیاسی پارێزی دەکەوێت سەرجادەیە هێزێت ئەمنی هینژێ باوەرن كجيش وەکو سوپای عراق بەڵێ متمانەمان بە سوپای عراقی هەیە دە خۆپیشاندانێت پێشی لە هەفتەیەکێدا ڕاستیدا. هیچ کەس ژە تشرینیان هاتە کوشتن قبل يومين لا بالعكس دوو ڕۆژ پێش ئێستا نەخێر پێشی کەس هەفتەیەکی نهاتە کوشت یەت سادریە گاڤارە و بۆڕۆبوون چێبوو بەڵێ لە خۆپیشاندانی سەدرریەکان ئێمە شەهیدمان هەبوو لەوانەی کە چەند کەس؟ کوژران هەشت کەس هەشت تشرینی هاتنە کوشتن کێ کوشتن کێ کوشتن كانت موجودة قوات هەندێک هێز هەبوون أمن الحشد لە نێوانی حەشدی شعبی ئەمان هەندێک هێز بوون کە المنطقة الخضراء هەستان ناوچەی کەسکیان دەپارێز هەندێک هێزی نادیار دەبێت جیاوازی بێ بۆ ئەوەی ڕوون بین لە نێوان سوپای عراق و هەروە هەندێک هێزی ئەمنی واروە هەندێک هێزی ڕوبەڕووبوونەوە باش. جیاوازیەکی گەورە هەیە بەشار تو بۆچی کوردستانەی أنا في كردستان من لە کوردستانم چونکە ڕوبەڕووی اختیال بوومەوە بە دەبانجەیەکی بێدەنگ دوای ئەوەی کە مەیتی شەهید غازی تەمیمان وەرگرتەوە لە توبعادلی لە ناوچەی وەزیریە تو ناشێ بزبڕیە بە بەغدا بە چوار فیشەک منیش بریندار کرام ناتوانی بگەڕێە بەغدا ناتوانە بگەڕێمەوە بەغدا لەبەر ئەو گەفانەی کە ئێستا نەخۆ تاوەکو چۆن ئێستا دەبێژی هەن باوەریان بەهێزێن ئەمنی و ئارتێشە عێراقی هەیە 60 المفاصل الموجودة المسيطر عليها ئەمانەی کە هەن لەم دەوڵەتە حزبی سیاسی في الشارع گەندەڵکارن و ئەو ملیشیانەی کە حکوم دەکەن لەسەر جادا خەڵک دەکوژن المتنقلين والمتنفذين هەموویان بە باج و بە هەویە و ناسنامەی حەشد و بەڕێوبەرایەتی ئەملا و ئەملا دەسوڕێنەوە بەڵام ئێمە کە دەڵێن سوپای گشتی وەکو وەزارەتی بەرگری و ئەوانەی دیکە وەکو منزومەی سەربازی باسی ئەمە دەکەم جربناهم تاقیمان کردنەوە لە گۆڕەپانی تەحریر ما طمع سوپا ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ خەڵک نەکرد و هەروە هاوکاری کردن وعدنا شهود يعني ئێمە شاهیدمان هەیە ئەوەی کە کەواتە هەنێ ڕوودا دەست پێکە مەهادەهان لەسەر دیسە دەست بە خۆپیشاندانێن خوب بکەن بەڵێ ئێژای بەشار نعیمی چالاکوانی خۆپیشاندانێن تشرینی لە ستودیە لەگەڵ موگەلەک سپاس شکرا أهلا وسهلا بك